بەڵێ ئەم دوو ڕۆژەی تورکیا دوو ڕۆژی پڕ لە شرۆڤە و ئەنەلیزن ئەوانێک کە خوددان ئەزمونن و هەروەها زۆرترین سەربوردە و ئەزمموی وڵاتیان دیتووە شرۆڤە بۆ ئەنجامی هەڵبژاردنەکان دەکەن چونکە نا ئەنجامی هەڵبژاردنەکانی سەرۆک کۆمار و هەروەها نا ئەنجامی کورسیەکانی حیزبەکان پارتیەکان بۆ پەرلەمان پێشبینی کراو نەبوو بۆچی چونکە چاوی هەموو خەڵک و میدیاکان ئێمەش لەسەر ئانکێتەکان بوو لەسەر ڕاپرسیەکان بوو زۆربەی ئانکێتەکانیش ئەمەی کە دایان بەدەستەوە وەکو زانیاری لەگەڵ ئەنجامەکان هیچی یەکتری نەگرتەوە سێ لەوانە نزیک بوون من خۆشم تەماشام کردن دوێنێ و ئەمڕۆ بەڵام بەو شێوازە نزیک نەبوون کە بڵێ ئەم دەستگایانی ڕاپرسی زۆر باشن یاخود زۆر نزیک بوونە جا بۆ شرۆڤەکردنی زیاتری ئەم بابەتە من ئێستا لە ستودیۆ میوانێکم لەگەڵا پرۆفیسۆر دکتۆر تۆفیق قەردەم کە هەم ئەکادمیسیەنە و هەم شارەزای سیاسیشە لە ستودیۆ لەگەڵما لەگەڵ ئەو بابەتە دەوروژێنم سای نەردەم هۆش گەلدنس کوردستانی هەمان بوندان باش لە ماکیستیۆرمیان دەخوازم سۆن هەبەرمز ئەمە داوی لەسەر تۆمارکردنە سکاڵایان بوو گەلێکێ نەڕازی بوون هەیە لەسەر هەژمارتنە پارلەمەنتەران و ji بۆ سەرۆکۆماریژی گەلو ئەوە چ کاریگەری دێ دروست بکە گواردنێک دەچێ بە نەبێ تانەکان هەر لە یەکەم شەوە دەستیان پێکرد وەکو دەزانن لەبارەی سەرۆکایەتی کۆماریەوە ئاخۆ تانەکان کاریگەر دەبن بۆ بۆچنی من نەخێر کاریگەرێکی وهای نابێت چونکە ئێستا جیاوازیەک هەیە لە نێوان یەکەم و دووەمدا کە زیاتر لە 2.5 ملیۆن واتە گۆڕانکاریەکی وا گەورە دروست ناکات چونکە جیاوازیەکە گەلێک زۆرە بەڵام لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانیەوە واتە لە هەڵبژاردننی پەرلەمانتارانەوە لەوانەیە کاریگەری هەبێ ئەگەر بێت و تانەکان سەر بگرن و دووبارە دەنگەکان دووبارە یەکلایی بکەینەوە جیا بکەینەوە ئەگەری هەیە کە ڕێژەی پەرلەمانی جیاوازی بەسەردا بێت و باوەڕم وایە بە شێوەیەکی گشتی کاریگەریی زۆر بەجێناوێت بەڵێ ویژە دەزانن دە هەڵبژاردنە سەرۆک کۆماری بۆ گەرە دوێم مایە نەها دوو نامزەت هەنە گەلێ دێ چاوەخوا ئامادە بکەن کلشداروغلو و ئەردۆغان کیژان استراتژی وەکو پێشتریش هەردوو کاندید لەبارەی استراتیژیەوە استراتیژێکی تایبەت بە خۆیان هەبوو لەسەر ئەو استراتیژیە بەردەوام بوون ڕێزەب تایب ئەردۆغان لەبارەی یەکێتی نەتەوەی یەکێتی خاک و ئاماژەی بە کاریگەریەکانی کاریگەری بیانیەکان کردبوو سیاسەتێکی لەو جۆرەی گرتبوو بەر بەڵام بەڕێز کلشدەرۆغلو زیاتر بە هەمان شێوە ئاماژەی بە یەکگرتووی و یەکبوون و نەرمکردنەوە دەکرد و هەروەها ئاماژەی بەوە دەکرد کە پێویستە ڕێز لە جیاوازیەکان بگیرێن و هەمویانی خستبووە یەک شوێن و استراتێژیەکی لەم جۆرەی گرتبووە بەر بۆ نمونە بۆچونە جیاوازەکانیان سەرجەم بۆچونە جیاوازەکانی کۆ کردبەوە بۆ ئەوەی کەشێکی ئاشتی دروست بکات و ئاماژەشی بەوە دابوو لەبارەی گۆڕینی استراتیژی و سیاسەتەکانیەوە بە بۆچوونی من بەڕێز ڕەزەب تایب ئەردۆغان سیاسەتێکی گەورەی لە استراتیژی خۆیدا نابێ و هۆکارەکەشی ئەوەیە چونکە وەکو دەزانین جیاوازی دەگەکان دیارە و ئەمەش نابێتە هۆی ئەوەی کە استراتیژی خۆی بگۆڕێ بەڵام لەبارەی کەمال کلشدەرۆغڵوە کە لەلایەن هاوپەیمانەتی میلەتەوە کاندیدەوە ئەمە سەختە بڵێم کەوا گۆڕانکاری ناکات چونکە کەمال کلشدەرۆغڵو پێویستی بە سیاسەتێک هەیە کە پەیڕەوی بکات بۆ نمونە لە نێو پارتەکەیدا زیاتر ئەوانەی کە ئەتاتورک خوازن و نەتەوەیین ئاماژە بەوە دەدات کە ئەوانە بەلاوەندراون لەلایەن کلشدەرۆغڵوەوە کە لە گۆڤار و ڕۆژنامەکانیشدا ئاماژەی پێدراوە بۆیە سینەنەوەوان کە زیاتر لەلایەن ئەتاتورکەوە ئەتاتورکسیەکان و نەتەوەیەکانەوە پشتگیری دەکرێت ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە کەمال کلشدەرۆغڵو سیاسەتێکی نوێ پەیڕەو بکات وها تێدیتن هەن ئالیگرن CHP و هەن ئالیگرن ئی پارتی دەنگ نەدانە کلشدەرۆغڵو هونجی دبێژن هەن نەتەوپەرست فینان ئەوان گەلو دێ ji بۆ وەرگرتنە وان دەنگان دێ کلشدەرۆغڵو چ بکە استراتێژیە
ئەوەی دەمەوێت ئاماژەی بدەم ئەوەیە نامەوێت بە هەڵە لێم تێبگەن ئێستا سینان ئۆغان سەرجەم دەنگە نەتەوەیەکانی بۆ خۆی کێشاوە هەروەها دوای کشانەوەی محەرەم ئینجە سەرۆکی پارتی مەملەکەت دەنگەکانی ئەویشی بۆ خۆی ڕاکێشا بوو لە ڕاپرسەکان ئاماژەی بە دوونی و بۆ سێو دەکرا بەڵام 2000 سەرجەم لایەنەکان و دەنگەکانی محەرەم ئینجەی بۆ خۆی ڕاکێشا ئێستا سینان ئۆغان لە گەیشتوتە سەدا 5 لە دیوی پشتی ئەمەش هاتنی دەنگەکانی محەرەم ئینجەیە بۆ سینان ئۆغان ئی پارتی یاخود مەهەپە باوەڕم وانییە کە دەنگەکانی ئەوان بۆ سینان ئۆغان چوو بێت ئەگەر بێت و لە هەڵبژاردنەکانی داهاتوودا کە لە 28 ئایاردا بەڕێوە دەچێت کەمال کلشتەرۆڵ گوتارەکانی لەبارەی نەتەوەییەکان لەوانەیە زیاتر بکات بۆ ئەوەی دەنگی ئەوانیش و دەنگی سینان ئۆغان بەدەست بێنێت دەنگێن سینان ئەمە ئێستا بەڕێ زووتیار ئێستا ئەمە پرسێکە کە زۆرترین گفتوگۆی لەسەر لە تورکیادا هەموو لایەک داوای ئەم دەنگانە دەکەن پرسیاری ئەم وەڵامی ئەم پرسیاری لای من نییە چونکە هیچ کەسێک نازانێت تەنانەت دەتوانین ئەنەلایزی بکەین و شیکردنەوەی بۆ بکەین دەنگەکانی سینان ئۆغان بە بۆچوونی من دەنگێکی کاتیە و دەنگێکە کە بە شێوەیەکی کاتی بە سینان ئۆغان دراوە و دیار نییە کە لە هەڵبژاردنی شتێکەدا ئاخۆ سینان ئۆغان دووبارە دەتوانێت ئەم دەنگە بەدەست بێنێتەوە لە ساڵی 2015دا هەڵبژاردنەکانی 2015دا دەنگێکی زۆر بۆ هەدەپە چوو واتە دەنگەکانیان گەیشتە زیاتر لە 13 کە سەلاحەدین دەمیرتاش ئەو کات دەنگێکی زۆری بەدەست هێنا بوو ئەم دەنگانە دەنگی ڕاگوزەرن و کاتین و دواتر ئەم دەنگە هاتە خوارەوە ئێستا سینان ئۆغانیش بە هەمان شێوەیە خۆتان دەزانن هەردوو لایەن واتە هاوپەیمانێتی کۆمار و هاوپەیمانێتی میلەت لە هاوپەیمانێتی کۆماردا هوداپار هەیە لە بەرامبەریشدا لە هاوپەیمانێتی میلەتدا یاسەپە هەیە و کە دەنجیان بە کەمال کلشتەرۆڵ دراوە هەروەها ئاماژە بۆ دێتکەوە پەیوەندیان لەگەڵ خەندیلیش هەیە بە ئەم پەیوەندیە بۆتە هۆی ئەوەی کە خەڵکێک دەنگ بە سینان ئۆغان بدەن واتە ئەو دەنگانەی بە سینان ئۆغان دراوە دژی هەردوو لایەنێن ئەو خەڵکەش زیاتر کە دەنگیان بە سینان ئۆغان داوە دەنگدەری گەنجن دەنگدەری لاون کە بە جیلی زێتەوە وەسف دەکرێت بەڵێ ئەو 5 ملیۆنە بێگومان تەنها دەنگدەری نوێنین و دەنگدەری نوێش هەن دەنگدەری کەونیش هەن و ئەوانەی کە تەمەیان لە 25 ساڵاندان و ئەو دەنگدەرانەی کە تەمەنیان 25 ساڵە دەنجیان بە ئۆغان داوە چونکە ئەوان لەگەڵ ئەردوغان گەورە بوون و ڕایان لە سیاسەتی کلشتەرۆڵ بۆیە ئاراستیان بۆ سینان ئۆغان گۆڕیوە me behsa Sinan Oğan û Muharrem İnce jî kir niha pirsek wa jî heye di hilbijartinên serokkomarî de çima bo gera duyem ma ew her du namzetin gelo nexilwaniye nakrêt ştêkçî reha lêrewe amajeyî pê bidem yek xelk بە شێوەیەکی گشتی لەبارەی ئەک پارتیەوە یاخود هاوپەیمانێتی کۆمارەوە داوای لە هاوپەیمانێتی کۆمار و ئەک پارتی دەکات کە خۆیان ڕێک بخەنەوە هۆیەکێک لە هۆکارەکان کەوا دەنجیان پێ نەداوە گەندەڵیەکانە دانانی کەسی شیاوە لە دامەزراوەکانی حکوومەتدا بۆیە لەم بارەیەوە ئەک پارتی پێویستی بەرەخستنەوەی خودی خۆیەوە هەوەیە نەکتەنها ئەک پارتی بەڵکو هاوپەیمانێتی کۆمار بۆیە ئەگەرەکەی دەنگی خەڵک دەنجیان پێ نەداوە و دابەزینێکی بەرچاوی دیارە و لە 1932 بۆ 1935 دابەزیوە گەرسەری بکەن هیچ نزمبوونەوەیەک لە دەنگەکانی مەهەپەوەنیەوە تەنانەت دەتوانین بڵێن زیاد بووە بۆیە دەنگدەر بە شێوەیەکی ڕەها ویستویەتی وانە بە ئەک پارتی بداتەوە بۆ ئەوەی خۆی ڕێک بخاتەوە بۆیە دەنجی پێ نەداوە ئەگەر ئەم بینم بەرامبەری هەف dengên AK Parti
کێم بوون هۆکارەکەی ئەوەیە یەکەمیان خەڵک هەوڵی ئەوە بدەن کە وانە بە ئەک پارتی بدەن و سزای بدەن بۆ ئەوەی ڕێک بخەنەوە خۆی ڕێک بخاتەوە ئەک پارتی و ڕوبەڕووی گەندەڵیەکان بێتەوە هەروەها نرخی ژیان لە تورکیا ئێستا زۆر بووە پێویستە ئەمانە هەموو دابەزێنێتەوە بۆیە خەڵک دەیەوێت ئەک پارتی خۆی ڕێک بخاتەوە یاخود لەوانەیە کاندیدەکانیان بەدڵیەوە نەبێت بۆیە دەنگدەران دەنگیان پێ نەداوە کاتێک باسی ڕەزەب تەیب ئەردۆغان دەکرێت کە ئێستا ڕەزەب تەیب ئەردۆغان دەسەڵاتی لەدەستە لە بۆ دەنگدەری تورکیا بە هەمونەتەوەکانیەوە کەسێکی کاریزماتیکە کاریزمایەکی دیاری سیاسیە سیرکەن 19.5 دەنگی بەدەستێناوە سەرڕای قەیرانێکی گەورەی ئابووری و کێشەی گەورە بەڵێ زۆر نزیکە بەڵێ زۆر نزیکە بەڵام ئەمەش قەدەرە لە ئالیێ دن ئەردەهەژێک ڕوودا پشتی شەشێ سباتێ بەڵێ ناوچە ئەردهەژێ کلشداروغلو پڕ کێم دەنگ وەرگرتنە گەل و استراتێژیەک چاوە لەوێ دەرێ هەیە زۆر داوای لێ بوون دەکەم دەبارەی کەمال کلشتەرۆڵەوە دوای بوو ملەرزەکان ئاماژەی بەوە کردبوو کە سەرجەم خانوەکانی ئەو ناوچەیە بە توانای ئابووری خۆی ئەنجام دەدات ئەمە بەڵێنێکی زۆر گەورەیە بەڵام سەرڕای ئەمە هاوپەیمانەتی میلەت دەنگێکی کەمیان بەدەستهێنا ڕەزەب تەیب ئەردۆغان و هاوپەیمانەتی کۆمار لێرەدا دەنگێکی زۆریان بەدەستهێنا دوای مانگێک لە ڕوودانی بوو مەلەرزەکان من خۆم سەردانی هەموو ئەو پارێزگا و شارۆچکانەمان کرد ئاماژەم بەواندا کە کەمال کلشتەرۆڵ بەبێ پارە خانداتەوە ئەوان دەیانگوت نەخێت تەنیا ئەردۆغان دەتوانێت شتێکی وا بکەواتە خەڵک باوەڕی بە ئەردۆغان هەیە تورکیا ئێستا ڕوبەڕووی کێشەیەکی زۆر گەورە بوو ئەو کات بەڵام خەڵک پێی وا بوو کە ڕەزەب تەیب ئەردۆغان دەتوانێت ئەم کێشەیە چارەسەر بکات و پرسی بوو مەلەرزە بەلاوە بنێت خەڵک ماڵی خۆیان لەدەستداوە بێ ماڵ و حاڵ ماونەتەوە تەنیا باوەڕیان بە کەسێک هەیە کە ئەویش بەڕێز سەر کۆمارە و سەر کۆماریان لە ئامێزی خۆیان داگرتووە باس لەوە دەکراکەوە پاڵپشتەکان زۆر درەنگ بۆ ناوچەکانی بوو مەلەرزە چوو بوون بەڵام لە ماوەی مانگێکدا چەندی شوێنی نیشتە جێبوون درا بە زیانبەرکەوتوانی بوو مەلەرزە و پارە درا و هەروەها پاڵپشتی زۆریان بۆ دابین کرا لە کاتی ڕەمەزانیشدا هاوکارێکی زۆر بۆ ئەو خەڵکە دابین کرا بۆیە دەنگیان پێداوە لەسەر HDP و ینی پارتیە چەپەکەس دەنگێ وان کێم بووە هەژمارە کورسیên wan jî کێم بوونە لە گۆری 2015 ساڵی 2015 خۆتان دەزان دوو هەڵبژاردن هەبوو یەکەکیان لە 13.5 بەدەستهێنا و دواتر کە 82 پەرلەمانتار بوو دواتر دەنگەکان کەم بوونەوە گەیشتنە 6 کاتێک سەیری 2010 دەکەین 11.7 بەدەستهێناوە و ئەمڕۆ بۆ 10.8 کەم بووەتەوە واتە ئەمەش دەتوانێت هەدەپە تەنیا خۆی 8.8 دەنگی بەدەستهێناوە لە سەدا یەک واتە کەم بووەتەوە ئەمە بێگومان شتێکی خراپ نییە کە نزیکەی 2 ملیۆن و نیو خەڵک دەنگی پێنەداوە سەرڕای ئەمە ئێستا دەنگدەر ژمارەی دەنگدەر زیادی کردووە و بە شێوەیەکی گشتی 5 ملیۆن دەنگدەر زیادی بووە و بە هەمان شێوە ناسنامەی کورد و کورد زیاتر ژمارەیان زیاد دەبێت بەڵام بۆچی لاوانی کورد دەنگیان بە یەسەپە نەداوە پێویستە هەدەپە بێن و دانیشن واتە پەروێن گوڵدان و میت حەسەنجار بیر لەوە بکەنەوە کە بۆچی دەنگیان پێنادەن ئەمە بۆ چوونی خۆمە بە بۆ چوونی من تورکیا ئێستا زیاتر پێویستی بە ژیانێکی ئاشتی خواز و دیموکرات هەیە خۆتان دەزان نەوەکانی ڕابردوو لە نێو کەشێکی زۆر ناهەمواردا ژیاون و ئەمەش بۆتە هۆی ئەوەی ناسنامەیە زیاتر تند بێت لە لای ئەوانەوە واتێت لە دیار بەکر و لە جزرە و لە شر ناخ و لە شارەکانی دیکە ئێستا وەکو هاوڵاتیانی تورکیان لێ هاتووە لاوانی ئێستا لاوە کوردەکان بۆیە خەڵک لە بڕی ئەوەی دەیەوێت خۆی لە سیاسەتی ناسنامە دوور بخاتەوە زۆر نا بەڵام کەمێک دەیانەوێت خۆیان دوور بکەنەوە ئەمەش لە
ناوچەکانی با بڵێن ڕۆژئاوا جیاواز بووە چونکە کورد لەگەڵ تورکە و پێکەوە دەژین و لەگەڵ کسی تورک ژیانی هاوسەرگیری پێدێنین و پەیوەندێکی لەم جۆرەیان هەیە بۆ ئەمەش کاریگەری بەسەر دەنگدانەوە هەیە لەلایەکی دیکەچەوە یەسەپا لەبارەی پێدانی بڵێن ئێستا ناتوانێت کورد قایل بکات و کێشەیەکی لەم جۆرە هەیە ئێستا فاکتەرێک هەیە سەلاحەدین دەمیرتاشەکە ئەمەش فاکتەرێکە و بەڵام کەم کورتێکی دیکە هەیە دکتۆر تەوفیق ئەردەم ون بەشدار زۆر سپاس